مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ بەرزەپرد و شەقامی 40 مەتری سۆرانی کردەوە. کردنەوەی ئەم پرۆژە ناوازەیە ئاماژەیەکی گرنگە بۆ ئەوەی پرۆسەی ئاوەدانکردنەوەی کوردستان لە خۆشی و ناخۆشی و پێش بانگەشەی هەڵبژاردن و دوای بانگەشەی هەڵبژاردنیش بەردەوامیان هەیە. بەڵێ مەسرور بارزانی سەرباری ئەو هەموو بربەست و قەیرانە جیاوازانەی بە مەبەست و بێمەبەست دەخرێنە بەردەم حکوومەتەکەی، بەڵام خۆڕاگرانە و دڵسۆزانە بەردەوامە لە جێبەجێکردنی پرۆژە گرنگ و استراتیژیەکان بۆ ئاوەدانکردنەوەی کوردستان، چونکە ئاوەدانکردنەوە و بیناکردنی ژێرخانی ئابووری کوردستان بەشێکی گەورەیە لە دیدگای سەرۆکوەزیرانی کوردستان. جا هەر بۆ بیرهێنانەوەی هەمووان بە پێویستی دەزانم قسەیەک بۆ هەموو ئەوانە بکەم کە بەڕاست و چەپدا مزایدە دەکەن و ڕێگریکردن لە جێبەجێکردنی پرۆژەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ناوچەکانی حکومڕانیان بە دەستکەوتی سیاسی دەزانن. ئەرێ هەر بەڕاست ئێوە کە خۆتان ناتوانن پرۆژەی باش و گرنگ جێبەجێ بکەن، بۆ ڕێگری لە کەسانی دڵسۆز دەکەن خزمەتی هەموو کوردستان کا بەبێ جیاوازی. ئێوە کە دەبوو داهاتی نانەوتی پارێزگای سلێمانی بۆ خزمەتکردنی پارێزگاکە و خەڵکە بە شەرەفەکەی خەرج بکەن، بەڵام مەرسەری مانگی لێ دێت دووتەنی دەنێن بەو فەرمانگانەوە کە داهاتیان هەیە و کەسیش نازانێت چی لێ دەکەن. ئەزانن کێشەکە لە چیدایە؟ ڕێک لەو دیدگایەدایە کە هەتانە. آخر ئێوە کون بەکون بە شوێنی یوتوبەرە بێ ئیشەکانەوە بن بۆ کڕنی دەمانچەی دانسقە و شتی تر، لەکوێ فریادەکەون بیر لە خزمەت و جێبەجێکردنی پرۆژەی مەزن بکەنەوە. هەر بەڕاست پێتان بڵێم من خۆم لێرەوە دڵم ژان دەکات کە هەموو پرۆژە استراتیژیەکانی وەکو ڕێگای دووکان ڕانیە و دەربەنی خان سلێمانی و شەقامی 100 مەتری و بەنداوی چەقچەقی دوو ڕاگیراوە. خۆ سەرۆکوەزیرانی کوردستان هەر بەو داهاتە نانەوتیەکەمەی لە بەردەستێتی پرۆژەکان جێبەجێ دەکات. ئەی ئێوە بۆ نایکەن کە هەموو داهاتی نانەوتی پارێزگای سلێمانیتان لە بەردەستدایە. ئێوە داهاتی نانەوتی سلێمانی لە خەیاڵ و دیدگایەکی تردا خەرج دەکەن، کەواتە گەر یەک کەس هەبێ دژی خزمەتکردنی سلێمانی بێت تەنها ئێوەن و بەس. یوتوبەر و دەمانچەی دانسقەتان باش.